ڕێوڕەسمی پەسەندکردنی یەکەمین کوردی کریستیانە وەک کاهینی کەنیسەی ئۆرتۆدۆکس لە یەکێک لە کەنیسەکانی مێریلاند لە ئەمریکا. ناوی من پیرۆزکار کەشیش مەدای ئەس کورمانجێکی ji کوردستانê me lê min xwebûn miletê me gelekî dijwarî kişand ji ber wekî em mecbûr bûn derkevin herin Rûsyayê paşê em çûbûn Yunanistanê û derê ez xwendina xwe bilind xwendim. پیرۆزکار مەدای کوردێکی خەڵکی جۆرجیایە و پێشتر باو باپیرانی هەزیدی بوون، بەڵام لە دوای ڕووخانی سۆڤیەت بە شێوەیەکی ئارزومەندانە خانەوادەکەی دەبنە کریستیانی ئۆرتۆدۆکس. helbet em berî bûne êzdî wek piranî Kurdên Serhedê lê wek min got berî êzdî me sedî çil pêncî selef bi reza dilê xwe bixwe dema Sovyet hilweşiya çûn dêra Ortodoks û dêra Protestanta û bixwe çûn. Mesela wek metranê me got tu kes misyonerî nedikir ji alî dêra Kurdidan lê bixwe Kurdên me û ne ku tenê êzdî asê ji Musulman diçûne dêrê û bixwe dibûne Mesîhî. پێش 15 ساڵ مەدای دەچێتە یۆنان و لەوێ پیرۆزکارێکی ئۆرتۆدۆکس دەناسێت. لە سەردەستی ئەو دەست بەکاری پیرۆزکاری دەکات. لە سەرداوای ئەو پیرۆزکارەش کە بە باوکی ڕوحانی خۆی ناو دەبات 3 ساڵ بەر لە ئێستا دێتە ئەمریکا. ئەمەش لە دوای کردنەوەی کەنیسەیەکی نوێی ئۆرتۆدۆکس لە ئۆکلاهۆما. Bavê min rohanî Yunan e. Nêzîkî 10 sal berî ez wî nas kirim. Ew gelekî mirovekî dilvekirî ye. û ji bo hemû mileta alîkariyê dike. Mesela di nome da nêzîkî 105 keşîş û rehîbin û hemû yanî ji hemû dinyayê de û Kurd jî hene. û helbet evî dest alîkariyê min kir. Navê Pîrozkar Dionysios. لە نێو ئۆرتۆدۆکسەکان چەندین پلەی پیرۆزکاری هات: کیاکۆنۆس، ڕەهیب یان تاکمەن، کاهین، مەتران و باوکی ڕۆحی. مەدای بۆ ماوەی ساڵێک کیاکۆنۆس بوو، 9 ساڵیش ڕەهیب بووە و لە ساڵی 2023 بۆ بە کاهین، واتە یەک پلە لە خوار پلەی مەتران. Demam dibêjin kayîn ev tê meseleyê wekî mirovekî dibe xizmetê Xwedê. Yani mirov nikare here û bije ez xizmetê Xwedê me. Divê mirov bêqebûlkirin ji alî wan kesa yên ku hat neqebûlkirin. Em dijin dest dayîn. Episkopos yani metran tenê dikare dest dayîne. Ji ber wekê tenê dêra Ortodoks li wan heye kayînên pîroz. Ji ber ku evina bawerê pîroz yani şandmenda yani bawerê apostolîk heta rojarîn bi zelalî hat xaykirin. لە چەند ساڵی ڕابردوودا ژمارەیەک پەرتووکی ئاینی کریستیانیان کردووە بە کوردی و بڕیاریشە لە داهاتوودا کاری دیکەی وەرجێڕان بۆ پەرتووکە ئاینیەکانیان بکەن. ئامانجی داهاتووشیانکردنەوەی ناوەندێکی گەورەی ئاینی و کولتوری کوردیە کە تایبەت بێت بە کوردی کریستیانی ئۆرتۆدۆکس. وەک Mesîhî hemû tişt ku dilê de hene mirov divê em wergerînin bi zimanê me kurmancî, Suranî û zaravên din. û îro pîrozkar metran Saba ev ez qebûl kirim ji bo ku ez ji bo Kurda ji bo miletê me pîrozkariyê bikim. Helbet niha ez li virim lê em dixebitin welgera dikin û Xwedê bike rojvêbê armanca me ew e wekî em bikarbon dêrekî pêşê ava bikin li ku em bikarbon sedî set yani bi zimanê Kurdî yani bi zaravên Kurdî min bigota ji ber ku Kurdî zimanekî tin e bi zarava girdayîne
پشتراژی ام تخوازن موزه خانه مزن وکن و پرتو خانه مزن و اوک نوند روحانی و چاندی به. بەگوتەی مەدای زۆربەی کوردی ئۆرتۆدۆکس لە ئەوروپا بێجگە لە ئەوروپاش لە وڵات و ناوچەکانی دیکە و تەنانەت لە باشووری کوردستانیش هەن. ارتودکس پرانی کردن ما ل اروپای کردستان روسیای یونانستان نزدیکی 20 کس هنر ل باشوری کردستان هنر ل حوله سلیمانی دهک هنر کل بندنه دم همه نوان باپتیز بکن. مەدای کوردێکی جۆرجیا و چوونی کوردیش بۆ جۆرجیا بۆ چەندی قۆناغی مێژووی دەگەڕێتەوە بەتایبەتیش بۆ سەدەی 16 و 18 بەپێی سەرژمێریەکانی 2014 ژمارەی کورد لە جۆرجیا نزیکەی 14,000 کەسێک دەبن و زۆربەیان کوردی ئێزدی هاوکات بێجگە لە ئێزدی چەند خێزانێکی کریستیان و موسڵمانیشیان تێدا هەیە دیار کوردە ڕوودا و مەریلان.